سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بەو جیاکاریەی کە لە پەروەردەی کچ و کوڕا ئەکرێت و چ لێکەوتەیەکی دەرونی ئەبێت و چ کاریگەریەک لەسەر دەروندروستی ئەو کەسەدا ئەنێت لە گەورەیە. جیاکاریکردن لە شێوازی پەروەردەکردن و مامەڵەکردنی مناڵەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو جیاوازیەی کە لە ڕۆڵی کۆمەڵایەتیە بە ئەنجام ئەگەیەنرێت لەسەر ئەو بنەمایەی کە ئەم مناڵە کوڕا یاخود کچاکە هەندێک جار ئەم جیاکاریە تا تەمەنی گەورە ساڵیش ئەڕوا. توێژینەوەکان کاریگەریە دەرونیەکانیان دەرخستووە بە پێیەکێک لە توێژینەوەکان کە لە ساڵی 2020 ئەنجام درراوە دەرکەوتووە کە خەمۆکی و دڵەڕاوکێ و تەنگەژەی پاش زەبری دەرونی دوو ئەوەندە زیاترە لەو کچ و خانمانەی کە بە پەروەردەیەکی جیاکاریە تێپەڕی. ئەو جیاوازیکردنەی کە لە پەروەردەکردنی کچ و کوڕا ئەکرێت بنەمایەکی هەبێت با بزانین لە ڕابردووە چۆن ئەم جیاوازیکردنە شێوەی گرتووە. ئەچمە لای بەڕێز شەماڵ لەتیف کە ماستەریان هەیە لە کۆمەڵناسی کللتور. سپاس بە قبوڵکردنی میوانداریەکە. ئەتوانین بۆمان ڕوون بکەیتەوە ئایا ڕەگ و ڕیشەی ئەم جیاوازیکردنە بۆ چی ئەگەڕێتەوە؟ ئایا هەر ئەو بابەتەیە کە لە ڕابردووە ئەیانوێت کوڕان توانای ئیشکردنیان هەیە توانن بژێوی ژیان دابین بکەن یاخود هەر بابەتێکی کللتوری و نەریتیە و تێپەڕیوە بەسەر؟ ئەڵبەت کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی پشتوکاڵی بووە لە کۆندا. ئەمەش یەکێک بۆ لە هۆکارەکان یعنی مەسەلەی ئەوەی کە تەمان هەردوو لایەنەکە تیا بەشداری هەیە. یەکەم کولتور و نەریت و بەهاکانی کۆمەڵگەی خۆمان لە پەیوەندیە بە جیاوازی لە نێوان کوڕ و کچدا ڕۆڵی هەیە. دووهەمیش مەسەلەی وەکو پێشتر وتم مەسەلەی ئەوەی کە کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەی کشتتوکاڵی بۆ پێویستی بە بازوو هێز بۆ پێویستی بە دەستی کار بووە. ئەمەش بۆ خۆی کاریگەری هەیە. بەڵام ئەوەی کە زۆر کاریگەرە بڕای من لە قۆناغێکە ڕەنگە مەسەلەی ئیشکردن لە گوندەکان و کارکردن و پێویستمان بە دەست و بازوویی بەهێز بوو بێوانە. بەڵام لە بنەمادا ڕەگ و ڕیشەکە ئەگەڕێتەوە بۆ مەسەلە کولتوریەکان بۆ مەسەلە نەریتیەکان لە کۆمەڵگی. ئەم نەریتە یعنی چۆن؟ نەریتیش طبعاً کاردانەوەی ئەو پێویستیە کە لەو زەمانەیە هەبووە. ئایا پێویستی هێزی کارەکە بۆ ئەم نەریتەی دروست کردووە یان ئەم ئەفزەڵیەتدانی کوڕ چۆن لەناو نەریت ها شێوەی وەرگرتووە؟ دروستە. لە ڕاستیە زۆر جار بەهاکان دروستە بن لە کۆمەڵگەیە چونکە گۆڕانیان بەسەرادێ بەهای تازە دێ بەهای کۆن بەجێ دێڵێ بەهای تازە دێتەنەوە. نەریتەکانیش بە هەمان جۆر نەریتی کۆن جاری وایە لەژێر کاریگەری هەندێک لە گۆڕانکاریەکانە ئەگۆڕێت و نەریتی نوێ دێتەکایە. لە ماوەی چەند ساڵدا کە گۆڕانکاری گەورە ڕوویداوە و کۆمەڵگەی ئێمە کراوەتەوە بە ڕووی دنیادا و کاریگەری تەکنۆلۆژیەوە لە ڕێگەی تەکنۆلۆژی ئێمە توانیمانە سنوورەکان تێپەڕێنین بچینە ناو دنیای دەرەوە ئەو گۆڕانکاریانە ببینین. ئەم بیرکردنەوەی ئەم عقلێتە هێواژ ئەشکاڵ دەبێتەوە. ئەمڕۆ دەبینین کچەکان هاوشانی کوڕەکان لە کار دەکەن بە تایبەتی لە شارە لە کۆمەڵگەی شاردا ئێمە جیاوازەکان دەرفەتیان زیاترە جیاوازەکان کەمتر دەبینین. بەڵام ئەمەمانە ئەوە نییە کە ئەمە گۆڕانیشی زۆر گەوری بەسەر هاتووە. هێواژ دەگۆڕێت چونکە ئەمە کولتوری نامادیە کولتوری نامادی یاخود کولتوری معنەوی لە کۆمەڵگەیە هێواژ دەگۆڕێ هێواژ گۆڕانی بەسەرادێ باز نییە قەڵەمبازێکی گەورە نادا لە ڕاستی بەڵکو هێواژ بە تەدریج دەگۆڕێەوە. ئەمەش پێویستی بەوەیەکە هۆشیاریشی بۆ دروست بدێت. ئەمڕۆ کچەکان وەکو کوڕەکان دەچنە سەر کار باشە کار دەکەن ئیش دەکەن بەڵام لەولاشەوە ئەو بیرکردنەوەی هەر هەیە کە ئەبێ تۆ تەنها بۆ کار بچیتە دەرەوە و کامە زۆرترین گلەی کچەکانە کە ئەڵێن مەسەڵەن دایک و باوکانن ئەوە نیە ئازادیت هەیە توانی بڕۆیتە دەرەوە بۆ کارکردن لە کاتێکە ئەگەر بیەوێت چوونە دەرەوەی هەبێ لەگەڵ هاوڕێکانیان هەر شتێکی تری لە دەرەوەی کار هەبێ ڕێگە پێنەدرا و لێرە شایەکە زۆر جار لادان ڕووەیە بۆ نمونە ئەڵێ دەوامەکەم زۆری خایان دیان کۆبوونەوەمان هەبوو. ئەنی هەنێ جار کە تۆ ڕێگەی پێنیت مجبورە خۆی ڕێکی ئەخات بە شێوازێکی لادەرانە هەنێت. بگوان ئەگەر
بە شێوازێکی دروست ڕێگەی پێبی و ممارەسەی ئازادە تاکایەتەکانی خۆشی کە لە کۆمەڵگەدا ئەوە پێم وایە ڕەنگە زۆر باشتر بێ وەگلەوەی کە لە ڕێگەی لەگەڵ حرمەتم لە ڕێگەی درۆکردنەوە یاخۆ لە ڕێگەی فێڵکردنەوە بیەوێ دەرچەی تر بدۆزێتەوە بۆی لەو ڕێگەیەوە ئازادەکانی خۆی ممارەسە بکە. بۆیە ئەم حاڵەتە لە ڕاستیە پەیوەندیکی زۆری بە کولتورەوە هەیە، چونکە ئێستا دەبینین ئێستاش لە گوندەکانە ئێمە دەبینین دەستی کار هەر پێویستە، بەڵام کچانی ژۆکو کوڕان هەر کار دەکەن، یعنی بە دەرەجەی یەک پەیوەندی بە خاڵی دووەمەوە هەیە کە مەسەلەی نەریت و دابوونەریتی ئێمەیە کە لە شوێنێکا زۆر جار دەوەستێ و توانای بیرکردنەوە نامێنێ یاخود سنوورەکانی بیرکردنەوەی زۆر تەسک دەبێتەوە. بۆیە ئەمە کاریگەری هەیە. بەڵام ئەوەی کە لەم ساڵانەیە گۆڕانکاری ڕوویداون شتێکی دڵخۆشکەر ڕاستی کە لەم ڕۆژانەیە لەگەڵ هاوڕێکمان دانیشتبووم ئەوە سنتەریشی ڕاپرسیان هەیە. ڕاپرسیەکانیان زیاتر لە پەیوەندیە بە جەندەر و جیاوازی ڕەگەزی و یەکسانی لە نێوان ڕەگەزەکان لە نێوان ژن و پیاودا. یەکێک لە ڕاپرسیەکان یەکێک لەو پرسیارانە کە کردبوویان لە خەڵک لە ڕێگەی ئۆنلاینەوە کە ڕێژێکی زۆر خەڵکتیا بەشداری کردبوو لە هەموو ناوچە و منتیقەکانی کوردستان بەگشتی بەڵێ باشووری کوردستان هەمووی کە بەشداری تیا کردو و ڕێژێکی زۆر بەشداری تیا کردووە. یەکێک لەو ئینانە کە سەرنجی ڕاکێشان لە ڕاستیەوە بوو پرسیارەکە ئەڵێ ئایا تۆ بۆت گرنگە کە مناڵت ئەبێ کوڕت ببێ یاخۆت کچ؟ تەسەور کە لە سایە دەیان وتویانە ئێمە بۆمان گرنگە کوڕ بێ، لە سایە 22 بۆیان گرنگ بۆ کە کچیان هەبێ، پاشا لە سایە ئەوەی تریکە 62 ئەمێنێتەوە ئەوە بۆ ئەوەیە کە لە سایە 68 کە ئەمێنێتەوە بۆ ئەوەیە کە زۆر بەلایەوە ئاسایی بووە، ینی کوڕی هەبێ یاخۆ کچ. ئەمە گۆڕانکاریکی باشە. جۆن مۆنی کە دەروونناس و سایکۆلۆجیستی نیوزیلندیە لە ساڵی 1955 بۆ یەکەم جار چەمکی جێندەری بەکارهێنا کە لە زمانی کوردیدا دەبێتە ڕۆڵی کۆمەڵایەتی، کە مەبەست لەو ناسێنەرەوانەیە کە لە ژن و پیا و کچ و کوڕدا هەن بەپێی ئەو دەستنیشانکردانەی کە کۆمەڵگا دیاری کردوون، کە ئەوانیش بەهاو نۆرم و شێوازی ڕەفتاری تاکە لە چوارچێوەی ئەو ڕۆڵەی کە پەیوەستە بە ژنبوون و پیاوبوون یاخود کچبوون و کوڕبوون. جگە لەمەش پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەڵ یەکتردا. ڕۆڵی کۆمەڵایەتی جێگیر نییە و لە نێو کۆمەڵگەکاندا بە پێیکات و پێویستی سەردەم گۆڕانی بەسەردادێت. بابەتێکی تر کە زۆر باسی لێواکرێ ئەوەیە کە ئەوترێت ئێمە ئەگەر ئەو ئازادیە زۆرە بین بە کچان، هەرچەند ئازادیکی زۆری ژیانی هاوشان بێ لەگەڵ ئەوەی ئەدرێ بە کوڕانە چوونە دەرەوە لە هاوڕێیەتی، مثلا زۆر جارەڵێن حەیامان ئەچێ لە سەرمان ئەکەوێ خەڵک چیمان پێ ئەڵێت. ئایا ئەمە لەو بۆعدەوەیە کە من وەکو دایک و باوەک وەکو خزم و کەس و کار چیم لەسەر ئەکەوێت ئەگەر کەسێک شتێک بە کچەکەم بڵێ، یان بەڕاستی خەمی ئەوەمە کە کچەکەم گرفتێکی بۆ دروست ببێت؟ کولتور زۆر کاریگەری هەیە لە پەیوەندیان بوو، دینیش بۆ خۆی بەشێک بڕێکی باشی ئەم لەمە بەردەکەوێت و هەروەها بێمتمانەیش لە کۆمەڵگەیە بە تایبەتی کۆمەڵگەکان کە ئێستا بەدەست کۆمەڵێک گرفتی گەورەوە دەناڵێن، کۆمەڵێک کارەساتی گەورە بەڕاستی لە کۆمەڵگەکان ئێستا ڕوو دەدات. بۆ نمونە مەسەلەی کێشانی تلیا و هەروەها مەسەلەی مادە هۆشبەرەکان و بەرکەوتنت بە دەستدرێژی سێکسی کە ئەمانە هەمووی کاریگەرن بەڕاستی بۆ کە خێزانەکان لە کۆمەڵگەی ئێمەیە تا ئەندازێکی زۆر ناچار دەبن حافزکارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخانە، بەتایبەتی لە کۆمەلگا بەتایبەتی لەو کۆمەڵگە نەریتیانی کە منفەسی ئازادی ڕادەربڕین زۆر لاوازە، ئازادی شخصەکان زۆر تاکایەتی زۆر لاوازە لەم کۆمەڵگایە و کۆمەڵگاش بخۆی چاودێریشی گەورەیە لەسەر ئەوانی تر جەبری کۆمەڵایەتی زۆر بەهێزە لەم کۆمەڵگایانەدا، لەم جۆرە کۆمەڵگانە. بۆیە واکە کە ئەمانەش
جۆرێک لە جۆرەکان قەتیز بکرێن لە شوێنەکە پێشتر باسمان کرد کچانیان کوڕان ڕێگە و شێوازی تر بگرنە بەر بۆ ئەوەی کە بگەن بە ئاواتەکانیان بگەن بۆ خۆستان ئێستا بە تایبەتی ئەم جیلە جیلێکی تاگەرە ینی خۆی بەراورد ئەکا بە کچێکە لە فەڕەنسایە کچێکە لە ئەمریکایە ئەژی ینی بۆی قبول ناکرێکە ئەو جیاوازیکردنە هەیە بەڵام ئەو جیاوازیکردنە و ئەو کاریگەریەی کە لە سەری دانێ باست لەوە کرد بەشێکی زۆری نەریتە فەرهەنگە وتت کە دینیش پشکی شێری بەر ئەکەوێ لەمەیە ئایا هەڵە تێگەیشتنی دینیە یاخود هەر ئەو کەسانەی کە مثلەن نمایشی دینمان بۆ ئەکەن یاخود بۆمان باز ئەکەن کە بەپێی ئاین و بەپێی حەدیث و بەپێی فلانە تەفسیر کە ئەبێ ئێمە بەم جۆرە مامەڵەتان لەگەڵا بکەین و لە کاتێکشا لە بەرامبەریا باز لەوە کرێکە لە دینە بە پێچوانە و مافێکی زۆر دراوە بەخانمان لەم لاشەوە گروپێکی تر هەن کە لە باز سوورەی نیسا ئەهێننەوە بە نمونە الرجال و قوامون على النساء ینی ئەمانە هەر هەمووی تەفسیری جۆرا و جۆرە و گروپە جیاوازیە دینیانەش بە تایبەتی کە لە کوردستانە هەیە ئەگەر بتوانی لە ڕووی کۆمەڵناسیەوە چۆن لە کۆمەڵگەی کوردیە ئەم لێکدانەوە جیاوازانەی دین کاریگەری داناوە لەسەر جیاوازیکردنەوە ئەمە لە مەجای کۆمەڵاسی دینە مەجالێکی زۆر فراوانمان هەیە بۆ تێگەیشتن و بیرکردنەوە لە مەسەلای ئاین بەگشتی بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بکەرانی دین و ئەو گروپە دینیە جیاوازەکان ئەمە ڕۆڵیان هەیە لەم تەسنیفاتەیە لە ڕاستی ئەگەر ئێمە لە شێوازی ئاینداری لە کۆمەڵگەی کوردیا ئێمە دەبینین کە ژنانی زۆر باش خانمانی زۆر باش کاتی خۆی ئەم کەسانی متدەین بوون بەڵێ هەر کەسانی متدەین بوون و هەڵگری فکری ئاینی بوون بەڵام لە هەمان کاتا ممارەسەی ئازادەکانی خۆیان نیشان بەشانی پیا و کردووە لە ڕاستیە هەر بۆ نمونە من نەنکی خۆم کەم ئەمیشە تا وەفاتیشی کرد هەر کەسێکی ئایندار بوو بەڵام هەمیشە لە مەجلیسی پیاوەکانە دانیشتۆ قسەی کردو و حسابی بۆ کراوە ڕائیشی بۆ هەبوو و گوێشی لێگیرا و سەرزەنشتیشیان نەکردووە بەوەی کە ئەم چۆن ئەتوانێت لە مەجلیسی پیاوانە قسە بکە لێرە و لەوێ ئێمە نمونەی لەم جۆرەمان هەیە بەڵام ئەمەش بۆ خۆی جارێکی تر نەبووە کولتوریشی گشتی لە ناو کۆمەڵگەی ئێمەیە بۆیە مەسەلەی دین بۆ خۆی کاریگەری هەیە لە مەسەلان لە تەفسیراتی دینی بۆ بکەرانی دین کە چۆن بیرەکەنەوە من حەزەکەم نمونەیەک بێنمەوە من لە ماڵی پیاوێکی ئاینی دانیشت بووم باشە وەختی لەگەڵ کوڕەکەیە دانیشت بوون قسەمان دەکرد لەگەڵ ئەو شخصیەتە ئاینیە بەڵام کاتێک کچەکەی هاتەوە بۆ ماڵەوە کچەکەی بەتەنیا لە دەرەوە کاتێکیش هاتەوە بۆ ماڵەوە بەڕێزی و احترامیکی زۆری لە کچەکەی کردوە لەسەر و خۆشیەوەی داینیا و کە ئەمە بەڕاستی بۆ من سەرنجڕاکێش بوو ئەم نمونانەمان هەن لە ناو دنیای ئاینەوە نمونەی تریشمان هەن کە بە هیچ جۆرێک ڕێگە نادا کچەکەی کە کەس بیبینێ پەچەی پێوێنی قابی پێوێ بەم جۆرە نمونەشمانەیە کە ئیدعای ئازادی ئەکات بە پێچەوانەشەوە دروستە نمونەشمان زۆرە کە دیعایی ئەوە ئاکا کە ئەبێ کچان ئازاد بن لە دەرەوە و ئەبێ بڕۆن بە مافی ژنرێ و بڕۆن بۆوانە هەیە بەڵام ڕێگە نادا کچەکەی خۆی یان خوشکەکەی خۆیان هاوژینەکەی ڕسمێکی ڕسمێک لە پرۆفایلەکەی دابێت نقطێکی گرنگت باس کرد لە پەیوەندیە بە تاکایەتیەوە لە لای بەتایبەتی لە لاینەوەی نوێ و گەنجان ئێستانەوەیکی جیهانی دروست بووە ئەم نەوەیە لە پەیوەندیایە لەگەڵ جیهانە لە کوردستانەوە پەیوەندیەکە بە گروپێکی گەنجانەوە یاخود بە کۆمەڵێک کەس لە نیویۆرک یان لە وڵاتیشی تر گروپێکی جیهانیە لە ڕێگەی هێڵەکانی ئینتەرنێتەوە کولتور ئاڵوگۆڕدەکە لە بینی ئەم نەوانەیە خۆشیان پێکەم نییە سەجیلی ئێمە خۆی پێکەمتر بوو لە بەروی دەستگەیشتوویمان نەبوو بەڵام ئەم جیلە هیچ خۆی پێکەم نییە لە وڵاتانی تر وەردەگرێ ئێمە نەبووینەتە نمونەی باڵای گەنجانی ئەم وڵاتە بەڵکو ئەوە گەنجانی وڵاتانی ترن کە بوونەتە نمونەی باڵا بۆ گەنجانی ئێمە یاخود هی ئێمە بوونەتە نمونە بۆ ئەوان بۆیە ئێستا ئاڵوگۆڕشی کولتوریەیە بە سەقافەکان ئاڵوگۆڕ پێکرێن لە ڕێگەی پرۆسی بۆ مۆدێرنیکردنی کۆمەڵگە و پرۆسیجانجی و تەکنۆلۆژیاوە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە پێکەوە لە پەیوەندیە بە دروستبوونی نەوەیەکەوە کە نەوەیەکی ناڕازیە ئەوە نەوەیە کە دەیەوێت خەرقی بەهاکانی
کۆمەڵگەی ڕابردووی کۆمەڵگەکەی خۆی بکەوە دەیەوێت خەرقی نەریتەکان بکە بەمەش نقطەیەکی ترمان بیر نەچێ زەقکردنەوەی ئەم جیاوازیە لە بینی کوچە لە پەیوەندیا بە ئیشکردنەوە لە پەیوەندیا بەو ژیانی کە بەو شێوازە ژیانی کە پێویستمان بۆ هەیە ئەمە پێویستمان ئەمڕۆ بە هێز و بازووی پیاوەکان هەیە ئەی کچەکان بخینە ئەولاوە ئەمە ڕوتێکی فیمینیستی یاخود ئەوانەی کە لە مەجای ژناندا کار دەکەن ئەم جیاوازیانە زۆر زەق دەکەنەوە و ئیشی لەسەر دەکەن و وەکو ئایدۆڵۆژیاش سەیری دەکەن بۆی ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە پێویستمان بۆەوە هەیە وەکو دۆخێکی ئایدۆڵۆژی سەیری ئەم باسانە نەکەین ئێمە جیاوازی جەندەری جیاوازی ڕەگەزی پێویستە زانستیانە مامەڵی لەگەڵا بکەین هەر کاتێک بە ئایدۆلۆژیەکی دینی مامەڵەمان لەگەڵا کرد ئەکەوینە هەڵەوە و تووشی ڕەهایی و بیرکردنەوەی ڕەها دەبین تایە و ئەگەر بە ئایدۆلۆژیەکی غیرە دینیش سیرمان کرد ئایدۆلۆژیا بوو ئەگەر بوو ئایدۆلۆژیا ئەوە ئەو کاتە بێگومان کاریگەری نەدینی لەسەر کۆمەڵگەیەمە بۆی ئێستا پەرتبوونێک ئەبینم من خۆم پەرتبوونێک ئەبینم لە نێوان دوو دانە لە ئایدۆلۆژیەکی دینی و ئایدۆلۆژیەکی نادینی پەڕگیر کە هەردووشیان بۆ خۆیان کاریگەری خراپیان لەسەر کۆمەڵگەیەمە دروست کردووە بەڵام واقعی کۆمەڵگەیەمە چی دەخوازێ واقعی کۆمەڵگەیەمە ئەوە دەخوازێ کە ڕۆحی تەسامح زیاتر بکەین و ناتونوتیژی کەمتر بکەینەوە وا بکەین گەنجەکان لە کۆمەڵگەیەمەدا هەست بەوە بکەن کە مافیان هەیە بەڵێ هەم مافیان هەیە و دەتوانن ممارەسەی ئیشکردن و ممارەسەی ئازادەکانی خۆیان لە چوارچێوەی بیرکردنەوە کۆمەڵایەتیە ئەو بکردنەوە کۆمەڵایەتیە بکەن کە لادانی تێدا کەمە تاوانی تێدا کەمە و هۆشیاری تێدا زاڵت زۆر باشە کەواتە ئەگەر لە چوارچێوەی نەریتە و تێگەیشتنێکی وردمان هەبێ ئێمە دوور ئەکەوینەوە لەو لادانانەی کە بەڕاستی خەڵک لێ ئەترسێت کە ڕوئەیە ئەچمە لای بەڕێز سەروەرکەریم کە پسپۆڕن لە بواری دەروونناسیە بزانین ئەو دەربارەی ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر دەرونی تاکدای ئەنێت و لێکەوتەکانی چین چیمە؟ ئەچمە لای بەڕێز سەروەرکەریم کە ماستریان هەیە لە دەروونناسی و ساڵانێکی زۆری شۆک و چارەسەرکاری دەرونی کار ئەەکەن کەواتە زۆرترین بەرکەوتنتان هەبووە لەگەڵ ئەو کەسانەی کە ئەناڵێنن بەدەست جیاوازیکردن لە نێوان کوڕ و کچانە کاک سەروەر ئەمەوێت ئەم بابەتەمان بۆ ڕوون بکەیتەوە کە لە ڕابردووە پیاوان ئیشی دەرەوەیان کردووە وە کچان هەر لە ماڵەوە بوون سان ڕابردوو مەبەستم 100 ساڵ 150 ساڵ زیاتر لەمەوبەرە هەستیان بەوە نەکردووە کە ئەمە جیاوازیە لە نێوان کوڕ و کچە ئەکرێت ئەی ئێستا کە ئەم جیاوازیکردنانی زۆر زەقە و بە چاوی خۆمان ئەیبینین کەشت بۆ کوڕ ئەکرێ بۆ کچ ناکرێ یاخود لە کلتورەکانی ترە کچان ئازادیەکی زۆرتریان هەیە ئایا کە ئێمە بێ ئاگابین لە مافەکانی خۆمان کەواتە گرفتی دەرونیمان بۆ دروست ناکەوەکو کچ من پێم وایە ئەو جیاکاری حتا لە مێژوو شاکراوە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری خۆی هەبووە لەسەر لایەنی دەرونی تاکەکان بەڵام لە ڕابردووە حاڵەتێک هەبووە حاڵەتی قبولکردن هەبووە و نەبینی وێنەی تر لەوەی کە چۆن ژیانێکی تر هەیە بۆم پێم وایە ڕەنگە کاریگەریەکە بەو شێوە زەقە نەبوو بێ کە لە ئێستاە دەرئەکەوێ بەڵام بە دڵنیاییەوە کاریگەری خۆی هەبووە و هەر ئەوەی کە بەهۆی ئەو جیاکاریەوە لە زمانی زووشایان لە نەک بانەڵین 100 ساڵ لەمەوە پێش لە 30 ساڵ لەمەوە پێشێکە بۆتە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی مینە پێبەر ئەنجامی ئەو جیاوازیە بە دڵنیاییەوە توندوتیژیەکە خودی توندوتیژیەکە کاریگەریەکی گەورەی لەسەر لایەنی دەرونی تاکەکان جێهێشت و بۆتە هۆی ئەوەی کە چەندین نیشانەی دەرونی لای ئەو کەسەی کە ئەم جیاکاری بەرامبەر کراوە دەربکەوێت کەواتە پەیوەندیکی زۆر هەیە لە نێوان جیاکاریکردنەکە و بوونی توندوتیژیە ئەگەر کەسەکە خۆشی نەزانێت ئەمە جیاکاریە ئەم ڕەوتە فێمینیسم و ئەم پێشکەوتنانی دنیاشی نەبینی بێر خودی توندوتیژیەکە پێی ئەڵێت کە من نابێ ئەمەم بەرامبەر بکرێت ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لێکۆڵینەوەی کرد و حتا لە ئاستی جیهانیە ئەڵێ پەیوەندیەکی
ڕاستەوخۆ هەیە لە نێوان توندوتیژی و لە نێوان ئەو جیاکاری کە لە نێوان دووڕەگەزەکەیکرێت کەواتە هەر خودی جیاکاریەکە ئەبێت هۆی کە توندوتیژیکی بەرامبەر پێنجام توندوتیژیە فعلی بێ یا ڕەمزی بێت بۆیە بەدڵنیاییەوە کاتێک کەسێک توندوتیژی بەرامبەرەکرێ ئەشێ تووشی کۆمەڵێ نیشانەی دەرونی بێ کە پێویستی بۆ ببێ یارمەتی بدرێ بەڵام لە ڕابردووە هۆشیاریەک نەبوو سەبارەت بەم لایەنانە بۆیە ڕەنگەوەکو قوبوڵکردن وەکەوەی چارەنووسێکی بێ ئەم کەسە قوبوڵی کرد بۆ ناسۆرانەوە ژیاوە بەس ئێمە مشکلەیەکی ترمان هەیە وەکەوەی کە لەگەڵ مامۆستا شەماڵ کە پسپۆرە لە بواری کۆمەڵناسیە باسی لەوە کرد کە ئەمە بەشێکە لە نەرید لە کللتور ئێستا لەوانەیە بەشێک لە دایک و باوکانیش بڵێن ئەگەر ئێمە ئەم جیاوازیە نەکەین حیامان ئەچێت و قسەمانیەتەوە سەر یعنی ئەو کەسانشی کە خۆیان جیاکاریەکە ئەکەن کەواتە لە ڕووی بیرکردنەوە ئەوانش فشارێکیان لەسەرە کە ئەڵێ ئەو ئازادی ئێم بە کوڕەکەم بێم بە کچەکەم دوو ڕۆژێکە قسەمیێتەوە سەر ئەگەر کچەکەشم بۆ نمونە دنیا تاریک بێ بگەڕێتەوە بۆ ماڵەوە کەواتە بیرکردنەوەی ئەو کەسانی کە جیاکاریەکە ئەکەن چۆنە لە ڕووی دەرون ئێمە لە سەبارەت بۆی کە ماف و ئەرک و لێپرسراوێتی کەسەکانی تر دیاریکەین جاری وایە تووشی جۆرێک لە بیرکردنەوەی چەقبەستۆ بین سەبارەت بە پەروەردەکردنیان ئاراستەکردنی مناڵەکانمان بۆ نموناگەر بیرکردنەوەیکی وا هەبێت هەمان ئازادی هەمان ماف بە مناڵەکەی ترم بم تووشی ڕەنگە تووشی لادان بێت تووشی گرفت بیان جۆرێک لە ترسی کۆمەڵایەتی هەیە سەبارەت بەوەی کە ئەم مناڵی من ئەگەر بچێتە دەرەوە یان ئەگەر وا بکات گرفتی بۆ دروستە بێ بەڵام کۆمەڵگای ئێمە لە بەریەکەوتنێکایە هەرچەناچینە بابەتە کۆمەڵایەتێکەوە لەوەی کە ئایا ئێمە ئەمە قوبوڵکەین یا ڕەتی کەینەوە چونکە جاری وایە قوبوڵکردنی بارودۆخێکی نوێ جاری وایە بێتە حاڵتێکی حتمی بەڵام لەسەر کات وەستاوە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لەم گۆڕانکاریانەیە ئەم گرفتانەمان بۆ دروستە بێت لەوەی کە کەسەکان جۆرێک لە گرفتی دەرونیان بۆ دروستە بێت بە تایبەت دایکان و باوکان کە بەرپرسن لەوەی کە مناڵەکان من لەسەر مەکەوێت دوای خەڵک چی بە من ئەڵێت تۆ پەروەردەکەت غەڵەت بوو بۆیە کچەکەت تووشی ڕەنگە ئەم بارودۆخە ڕنگدانەوەی هەبێت لە ڕووی لایەنی دڵەڕاوچیەوە بۆ دایکان و باوکان بۆی کە چۆن مامەڵە بکەن یان چۆن ئەم بارودۆخە تێپەڕێنن یان چۆن ئەرک و مافەکانی مناڵەکان دابینکەن لە جاریە هەر نەبوونی هۆشیاری خۆی ئەبێتە گرفت بۆ دایک و باوکەکە لەوەی کە چۆن ئاڕاستی مناڵەکە زۆر جار ئەم دڵە ڕاوکەی بۆ دایک و باوکانیش دروستە بێت لە ئێستا و دایک و باوکانی کە بینەری بەرنامەکان هەنێکیان لەوانەیە خواستی ئەوەیان بێ زوو کچەکەیان گەورە بێ بچێتە ماڵ و حاڵی خۆی بۆی لەو بەرپرسیارەتیە دەربچێ چکە ئەڵێ لەم زەمانەیە زۆر قورسە بۆم بەخێو بکرێت مۆبایلی پێ ئینتەرنێتی پێ ئەترسم تووشی غەڵەت بێت لە کاتێک ئەمەش دیسان و گرفتی تری لەکەوێتەوە کەواتە ئێمەی دایک و باوکیش کە ئەم شارە دروست ئەکەین لەسەر مناڵەکان خۆمان لە دڵە ڕاوکێیان بە تایبەتی ئەو چاوە کۆمەڵایەتی کە هەیە لەسەری باشە ئێمە هاتین وەکو دایک و باوک ئەم فەرق و جیاوازیەمان کرد بە تایبەتی لە ئێستەیە ئەبینین مناڵەکان لێمان هەڵەسنەوە یان زۆر جارەڵێن یاخی بووە یان زۆر جار ئەبینی خودی مناڵەکانی ژەگەر لە تەمەنی هەرزەکاری و گەورەتری شابن فشاری دەرونیان بۆ دروستە بێ منێک کە مناڵی دایک و باوکێک بم زۆر توند بن لەگەڵم زۆر فەرق و جیاوازی بکەن چ فشارێکی دەرونی و چ گرفتێکی دەرونی زیاتر دەرئەکەوێتیان خۆی هەر بوونی جیاکاری ئەبێ بە سەرچاوی فشار چ بۆ دایک چ بۆ مناڵەکە بێت بە دڵنیاییەوە کۆمەڵی ڕنگدانەوەی ئەبێت لە ڕووی دەرونیەوە بۆ مناڵەکە جاری وایە کەسەکە گەروەعی هەبێ بۆی کە لەگەڵ براکەیە جیاکاری ئەکرێ یەکێک لەو نیشانانی کە دەرەکەوێت بۆ نمونە گرفتی بۆ تەندروستی دەرونی دروستە بێت بە شێوەیەکی گشتی چونکە جاری وا هەیە ئەم هاوسەنگە تێگەچێت لە ڕووی بیرکردنەوەکانی لە ڕووی جەستەیی لە ڕووی دەرونیەوە بۆیە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر لایەنی تەندروستی دەرونیە بێت بەشێکی تر جاری وایە کەسەکە تووشی دڵەڕاوچەیەکە من چۆن بڕیار بم من چۆن مامەڵە بکەم لەگەڵ ئەم بارودۆخەیە حتا مناڵەکە کە تۆزە گەورەترە بێت تێگا لەوەی کە جیاکاریەکرێت لەگەڵ خۆی و براکەیە یان ئەوەتانێک کەسەکە نیشانەکانی خەمۆکی لەسەر بەرەکەوێت تووشی خەوزڕانە بێت تووشی کۆمەڵە نیشانەی تری خەمۆکیە بێت لەوەی کە ئەم کەسە چۆن مامەڵە بکە لەگەڵم حاڵەتە یان ئەو بارودۆخە فشاراوی کە هەیە لە خێزانەکەیە بە تایبەت ئەگەر حاڵەتەکە بگاتە حاڵەتی توندوتیژی چونکە جاری وا هەیە ئەم قەزیانەکە بە شێوەیەکی ئارام چارەسەر ناکرێت ئەگاتە حاڵەتی توندوتیژی خودی ئەم جیاکاریە کە لە کۆمەلگایە هەیە جاری وایە مافی بە
پیاوەکان بە براکان داوە بتوانێت توندوتیژی بەرامبەر بە خوشکەکانی بکات لی تووڕە بێ قسەی پێ بڵێ تەنان دەگەر تەمەنیشی کەمتر بێت بەدڵنیاییەوە جاری وا هەیە ئەم حاڵەتە لە درێژە کێشانیا و لە نەبوونی چارەسەرێک بۆی و لە نەبوونی دەواازەیەک بۆ ڕزگار بوون ئەشێ کەسەکە تووشی زەبری دەرونی بکە و زۆری نەشیان ئەبینین لە ژیانی هاوسەرگیری یا زۆر ئەو گرفتی خۆ بە کەمزانینەیان بۆ دروستە بێت کە ئەمە دیسانەوە ڕنگدانەوەی ئەبێ لەو پەشێویە دەرونی کە لە ژیانی هاوسەریتیە هەیە کە لە زۆرینەی کەیسەکانە زۆر جارەوترێ دەما پەیوەندی بە ژیانی ڕابردووی کەسەکەەوە هەیە ئایا خۆتان وەکو چارەسەرکاری دەرونی هەستەکەن بەشێکی ئەو کێشانەی کە کەسەکە لە ژیانی هەنووکەیی ئێستایا هەیە ئەچێتەوە سەر ئەو جیاوازیی کە کراوە بەدڵنیاییەوە ئێمە کاتێک هەر نەخۆشە یان کەسێک کە بیبینی جارە مێژوەکەی وەرەگری ئایا بزانانی هیچ ڕووداوێکی تر هیچ بارودۆخێکی ناخۆشتر لە ژیانی ڕوویداوە لەوە پێش بۆی بەدڵنیاییەوە ئەو بارودۆخە جاری وا هەیە کە لە ڕابردووە ڕوویداوە کارە کاتە سەر پەیوەندیەکانی لە ئێستاە چونکە لە پەیوەند بە مامەڵەکردنی لەگەڵ ئەوانی ترا گرفتی بۆ دروستبێت چونکە لەوە پێشیان لە ژیانی مناڵیە مامەڵەیەکی تەندروست نەکراوە لەگەڵیا بۆیە کاتێک کاتچێتە پەیوەندیەکەی تریشەوە بەدڵنیاییەوە گرفتی بۆ دروستە یان ئەوەتانێک کەسەکە متمانەشی بەخۆی نابێت لەوەی کە چۆن مامەڵە بکە ئەگەر گرفتێکی هەبێت لەگەڵ کەسێکی تریشە چونکە لەوە پێش هەمیشە بە پاڵپشتی کەسێکی تر یان کەسێک هاوکاری کرد چونکە کاتێکە بەردەوام ئێمە بمانێت دەستمان بە پشتی کەسێکەوە بێت وای لەکەین سێقە و متمانەی بەخۆی نابێت بۆی کە بۆ خۆی بچێ ئەم کارە لە کاتێکە ژیانی هاوسەرگیریش بە تایبەتی لە فەرهەنگی ئێمەیە پێویست بەوەکە کە بەرپرسیارەتی هەڵبگرین تر پێویست بەوە ناکە کەسێک لە پشتت بێ تەمان کە باسی توندوتیژی و جیاکاری کچ و کوڕەکەین عادەتەن پیاوان ئەڵێن دیسان هجوومتان کردەوە سەروان بەڵام ئەبینین بەشێک لەو کەسانەی کە جیاوازیەکە ئەکەن دیسان خانمانن دایکەکانن خوشکە گەورەکانن زۆر جارم جیاوازیەکەن ئەمەیان لە ڕووی دەرونیەوە بۆچی ئەگەڕێتەوانێ خۆ لێرێ ئەمە ڕەگەزی خۆیەتی کە جیاکاریەکە ئەکا بەرامبەرێ ڕاستە ئێمە ڕاهێنانی و ڕاهێنان و گەشەپێدانی کەلتوریمان هەیە لە ناو خێزانە ئێمە لە پرۆسەی پەروەردەکردنە قەناعەت لە ئەو پرۆسە پەروەردە دوور و درێژەی کە هەبووە لە زۆر تا ئێستا وا قەنەعەت بە ڕەگەزی مێیناکەین کە بەڵێ ئەمە چارەنووسی تۆیە ئەبێ بەم شێوەیە بژیت کاتێک کە کەسەکە قەنەعەتەکات باوەڕی وایە چۆن ئێستا جاری وایە کەسێک لە قەفەزێکین بڵێن باڵندێک باوەڕ وایە هەموو ژیانی هەر ئەوەیە کە هەر ئەبێ لەم شوێنەیە بێت ئەم ئافرەتەیان ڕەگەزی مێینەش لە کاتێک بەرپرسیارەتی هەڵەگرێ بەرامبەر بە کەسێک لە خۆی بچووکر بۆ نە مناڵەکەی باوەڕی وایە کە ئەمە چارەنووسێکە ئەبێ بۆ شێوەیە مامەڵە بکات نازانێت کە هەڵەیە بەدڵنیاییەوە چونکە جاری وایە وەکو سیفەتێکی زۆر باش سیرەکە وەکو پەروەردەیەکی تەندروستیش سیرەکە لە کاتێکە نازانێت چ ڕەنگدانەوەیشی لەسەر دەرونی مناڵەکەی ئەبێت مەسەلەن کوڕەکە لە هەمان تەمەنە لە هەمان بەرپرسیارەتیە کەچی خوشکەکەی بێت جلەکانی بۆ ئۆتوکە خوشکەکەی بە سفرەکە ڕابخاکە ئەم شتە وردانەیە کە ئەم جیاوازیە دروست دەکات ئەگەر ئێمە بە شێوەیەکی باش بتوانین دایکان و باوکان لە ماڵەوە بە ڕۆڵە جیاوازەکان هەڵسن بۆ نمونە باوکەکە نەڵێ ئەمە ڕۆڵی پیاوە ئەبێ ئاوادانیشێ و ڕۆڵی ژن ئامایە بەم شێوەیە ئێمە هەمومان بەیەکەوە بە کوڕ مۆدێلینگە کار چاولێکەری ئەبێ باوکی چۆن مامەڵە بکە ئەمیش عینەن مامەڵەکردنی ئەبێت ئەگەر ئێمە بتوانین ئەم ڕۆڵە بجێڕین لە خێزانە و کۆمەڵێک کار هەیە کە پێمان عیب نەبێت وەکو کاردابشکردنێک لە نێوان خۆمانە بۆ ناگە کۆمەڵێک کاردانراوە بۆ ژنان ئەگە پیاوان دەستی بەنێ عیبە ئەگە پیاوەکە دەستی باتێ هیچ عیبەشیان نییە و ئەتوانرێت ببێتە مۆدێلێک بۆی کە ئێمە وردە ئیش چونکە من پێم وایە گۆڕانکاری هەم لە کەلتورە هەم لە ڕفتارە گۆڕانکاری سریعنی وەکو پلاستەکەی ئەم گۆڕانکاریە ئێستا دروست بوو بێ لە کۆمەڵگەی خۆمانە ئێستاوە تا ئێمە لە کافەیەکی شاری سلێمانیان ئەبینین کارمەندی کچی لێ کارمەندی کوڕی لێیە و فشارێکی ئەوتۆژ نییە لە سەریان چکە بەردەوامن لە کارەکانیان هەستەکەی ئەم کرانەوەیە ئیتر دروست بووە ئەم جیاکاریە ناکرێت کەمتر ئەکرێت و کەمتر خەڵک ترسی هەیە لەوەی نەوەکو شتێکمان لەسەر بکەوێت و قسەمان بێتە سەر خۆی گۆڕانکاریەکە دروست بوو تم گۆڕانکاری مەسەلەیەکی حتمیە گۆڕانکاریەکە دروست بووە وردە هەنگاوانێ بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە هێشتا کێشەمان نەبێت لەم لایەنەوە و ئەبێ ئێمە دایکان و باوکانیش و ئێمەش بیرکردنەوەمان بە شێوەیەک بێت کرانەوە و هاوکاریکردن و دابشکردنەوەی دووبارە کارەکان لە ناو خێزان و لە ناو کۆمەڵگایە بۆ
ڕەگەزەکان مانای ئەوە نیە کارەساتە خۆڵتە یعنی باوەڕمان وا بێتتر کۆمەلگا بەرەو هەڵوەشانەوە بەرەو گرفتی گەورە گەورە ئەڕات چونکە ئێمە لەو پێش مامەڵەیەکی زۆر کولتوری توندیشمان کرد بەڵام گرفتمان زۆر بۆیە ئەبێ ئێمە مێشکمان بکەینەوە بیرکردنەوەکانمان بە شێوەیەک بێ بیرکردنەوەیشی تەندروست و یارمەتی دەرمان هەبێت لەوەیەکە بتوانێ بیرکردنەوەکەمان بە شێوەیەک بێت کە بتوانێت یارمەتیمان بە مامەڵەیەکی تەندروست لە نێوان کچ و کوڕەکانمانە بکەین چونکە ئەمە یەکشت بڵێن جاری وایە حتا جیاکاری بەرامبەر بە کوڕیژەکرێت ناو خێزانێکە بۆیە ئەبێ ئێمە هەردوو ڕەگەزەکە ئیش لەسەرەوە بکەین دووبارە مێشکمان بکەینەوە کارەکان بە شێوەیەکدا بەشکەینەوە کە یارمەتیمان بە ئەو ڕۆڵانە هەم لە کۆمەلگایە و هەم لە ناو خێزانە بە شێوەیەک بێت چۆنەڵی دادپەروەرانە بێت و نەبێتە هۆی ئەوەی کە لەسەر بنەمای ڕەگەز من تونند و تیژی بکەم بەرامبەر بە کەسێکی ترم کاتە بنەماکەی بۆ ئەگەڕێتەوە ئێمە دیسانەوە لە پەروەردەکردنەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ئەو فشارانە کەمتر ببێتەوە بە تایبەتی لەم جیلەیە کاتە ئێمە جیلی پێشووتر ناتوانین ئەوان ڕابکێشین بۆ ڕابردوو چکە ڕابردوو تێپەڕیوە کەواتە خۆگونجاندنمان پێویستە لەگەڵ ئەم جیلەیە چکە کرانەوەیەکی زیاتریان هەیە ئەچمە لای خات و هاوناس کە پەرستارە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی و یەکەم کەسە کە بەرکەوتنی ئەبێ لەگەڵ لە دایکبوونی مناڵەکان بزانین کاردانەوەی دایک و باوک و خزم و کەسوکاری ئەو خاتونەی کە مناڵی بووە چییە کاتێک ئەبینێ ڕەگەزی مناڵەکە کچە یاخود کوڕە. لە ڕابردوو ئەگەر باسی ڕابردوو بکەین جیاوازیەکە هەبوو لە بینی کوڕ و کچە جیاوازەکەش زیاتر ماڵە باوان ئەیان کرد بۆ نمونە خەسوو هەبوو دژ هەبوو ئەم جیاوازیە هەبوو لە یەکەم بەرکەوتنی مناڵەکە ینی ئەگەر کوڕ بواە زۆر بەگەرم و گورتر پێشوازی لێ ئەکرا خۆیان حەزیانە کرد مناڵەکە وەربگرنەوەانێ بەس ئەگەر کچ بواە فەرقی هەبوو زیاتر هەر ماڵە باوانی دایکەکە خەریکی مناڵاکە ئەبوون و گرنگیان پێ ئەیە بەس دەم چەند ساڵەی دوایی ینی گۆڕانکارێکی زۆر ئەبینرێ گۆڕانکارەکەش ئەوەیە ینی تۆ ئەبینی دایکێکیە دوو کوڕی هەیە کچی ئەبێ بەعکسەوە ینی لە کوڕەکە زیاتر پێشوازی گەرم و گورتری لێ ئەکرێ و ئامادەکاریەکی زۆر باشتری بۆ ئەکرێ چ کوڕ چ کچ ئەنجا لەم هەفتەی ڕابردووە بوو نەخۆشێکمان هەبوو وتمانجلی مناڵەکە چییە بۆ مادانێ و نییە بێ ئامادەکەین ئامادەکاری بکەین بۆی بیبینە هۆڵی نەشتەرگەری کە جلەکەی دەرهێنا سێرمان کرد عزیەک بوو هاوی برنجۆکی پێوێ و فۆتۆشوتی مناڵەکە ئەگیرێ لەگەڵ تاگێکە وتمان ئەمەد بۆ هێناوتی ئەڕۆڵاتمان نەخرەوە بۆ مناڵێک نابێت کە تازە لە دایک بێ سەرمایە بێ ناچار مردەکەی گەڕایەوە بۆ ماڵەوە کە جلی تری بۆ بێنە ئەمە خۆشحاڵێکی زۆرە ینی تۆ ئەیبینی کە نەخۆشەکان ئاواهین دایکەکان وان یعنی هەتا ماڵە باوانیش هەر گەرم و گوڕن لەگەڵ ئەوەی کە کچ بێ یا کوڕ بێ ئێستا وای لێ هاتووە حەزەکەن هەردوو ڕەگەزەکەیان هەبێ بەس لە ڕابردووە بە جۆرێکی تر بوو بەڵام ئەوەشمان هەبووە کە دایک هەبوو بۆ نمونە سێ چوار کچی هەبووە و دیسانەوە دووگیان بۆ بە مناڵێکی کچ و کچی بووە هەر خۆشحاڵی خۆی دەربڕیەوە و توێتی گرنگ ئەوەیە من و مناڵەکە سەلامەت بن بەڵام ئەو جیاوازەیە کە هەبووە دەوروبەر بووە کە تەقبولی ئەو شتەی نەکردووە. کۆمەڵگایانەی کە تازە لە گەشە سەندنان هێشتا جیاکاریەکان بەردەوامن و لە بەرامبەریشدا ئەو هەوڵانەی کە لەلایەن جیلی نوێوە ئەدرێت بۆ بەدەزێنانی مافەکان بەردەوامن کە هەندێک جار پێکدادان ڕوئەیە لە نێوان جیلی کۆن و جیلی نوێیە کە ئەبینین ئەمان بە لەبەر چاوگرتنی سومعی کۆمەڵایەتی ئەو قسانەی کە دێتە سەریان هەوڵ ئەیەن کە ڕێگری بکەن لەو ئازادیانەی کە بۆ کچ و ژنەکانیان فراهەمی بکەن و لە هەمان باریشە ئەبینین خانمان لە هەوڵی زۆران کە بتوانن بیسەلمێنن و متمانەی خێزانەکانیان بەدەستبێنن بۆ هیوایم کە دەروون دروستی ئەم جارە توانی بێتی زانیاری دروستان باتێ دەربارەی ئەو جیاکاریەی کە ئەنجام ئەدرێت و بۆ چیش ئەنجام ئەدرێت بە هیوای دەروون دروستی.